پێش 5 ساڵ پێش ئێستا لە کۆمپانیایەک وەکو پرۆگرامساز کارمە کرد. سەرڕایەوەی کە بوون بە پرۆگرامساز یەکێک بوو لە خەونەکان کە لە منداڵیەوە هەمبوو، لە پاش 6 بۆ 7 مانگ کارکردن هەستم بە بارێکی دەرونی زۆر خراپە کرد، بە شێوازێک کە ئەو ئیشەی کە خەونی مناڵیم بوو ڕۆژانە هەڵ ئەستام هیچ وزە و تاقە و شەوق و زەوقێکم نەبوو بۆی. تا ئەو بوو بیرم کردەوە کە باشە بۆچی من بەڕاستی حەزم لەم ئیشە نیە سەرڕاوی خەونی مناڵیمە. لەوە تێگەیشتم کە لەو ئیشەدا بڕێکی زۆر لە خاڵە بەهێزەکان کە بەشێکن لە کەسایەتی من هیچیان بەکار ناهێنم. ئەوەش وای کردکەوە حەزم لەو ئیشە نەما و ڕۆژ بە ڕۆژ زیاتر لەو ئیشەدا ئەپووکامەوە. سڵاوتان لەوێت و بەخێر بێنەوە بۆ زنجیرەی سێمی براندی کەسی لە 5 خولەکدا. لە ئەڵلقەی ئەم جارەماندا باسی گرنگی ناسینی خاڵی بەهێزی خۆمانەکەین لە گەشەدان بە براندی کەسی خۆماندا. ئەتوانن سەیری ڤیدیۆکانی پێشووتریش هەر لە چەناڵەکەم بکەن. هەروەکو لە سەرتای ڤیدیۆکەدا ئاماژەم پێدا هۆکاری ئەوەی کە هەستم بە مانوبوون و هیلاکێکی زۆر ئەکرد لەو کارەی پێشووترما کە هەمبوو، هۆکارەکەی ئەوە بوو کە من هەستمە کرد کۆمەڵێک خاڵی بەهێز لە مندا هەیە کە هیچیانم بەکار نەهێنا. بۆ نمونە من هەمیشە چواردەوەرەکەم پیانەوتم کەوا تۆ قسەکەرێکی باشی، بەڵام کاری پرۆگرامسازی توانای قسەکردنی منی پووکاندبوویەوە. زۆر جار پێم ئەوترا کەوا تۆ نووسەرێکی باشی، بەڵام لە پرۆگرامسازی خۆمە نەمتوانی بوو ئەو توانای خۆم خەمەیش، بۆیە هەستم بە داڕوخانێکی زیاد کرد. بۆیە تۆش ئەگەر نەتوانی خاڵی بەهێزی خۆت بناسی دڵنیا بە نەوەک ناتوانی گەشە بە براندی کەسی خۆت بدەیت، بەڵکو ئەبێتە فاکتەر و هۆکارێکی زۆر نێگەتیڤ و سلبی بۆ ئەوەی کەوا هەرچی ئینێرژی و تاقە و وزەت هەیە لە دەستی بدەیت و نەتوانی لە ڕووی پیشەیەوە گەشە بکەیت. لە پاشەوەی کە لە زنجیرەکانی پێشوودا باسی گرنگی بەهاکان وە چیرۆکی کەسیمان کرد، کۆناغی سێم بۆی کە تۆ بتوانی براندی کەسی خۆت بە شازێکی کاریگەر گەشە پێ بدەیت ئەوەیە کە بەڕاستی خاڵی بەهێزی خۆت بناسی. با نمونەیەکت بۆ بێنمەوە. ئەگرونجە یەکێک چێش لێنەرێک بێت لە ڕێستۆرانتێکە کار بکات. کاتێک کە ئێوە براندی کەسی خۆی گەشە پێ بدات، بۆی دەرەکەوێت کە جگەل لە توانا تەکنیکیەکەی خۆی وەکو چێش لێنەر ئەم کەسە قسەکەرێکی باشیشە. بۆی هەڵ ئەستێت کەوا لە بەردەم کامێرادا چەند ڤیددیۆیەک لەسەر بوارە پیشەیەکی خۆی دروستەکات. پاشان دوای ماوەیەک بۆی دەرەکەوێت کەوا ئەم کەسە نووسەرێکی باشیشە، وێبسایتێکیش دروستەکات لەسەر بوارە پیشەیەکی خۆی ئەنووسێت. وەختێک کە بە شێوەزە گەورەکە سەیری ئەەکەین ئەبینین کە ئەم کەسە جگە لە بوارە پیشەیەکی خۆی دوو خاڵی بەهێزیشی لە خۆی داناسیوە و سەرمایە گوزاری کردووە لەو خاڵە بەهێزانەدا بۆی براندی کەسی خۆی گەشە پێ بدات. کەواتە ئەگەر ئەم کەسە بەراورد بکەین بە کەسێک کە تەنها چێش لێنەرێکە و تەنها بوارە پیشەیەکی خۆی ئەزانێت، ئەوە بە دڵنیاییەوە ئەم ئاستی گەشەکردنی براندی کەسێکی زۆر بەهێزترە لەویتر. و ئەمەش بە داتا سەرمێنراوە. داتاکان پێمانڵێن کە ئەو کەسانەی سەرمایە گوزاری لە خاڵی بەهێزی خۆیان داکەن لە 1970 ئەگەری گەشەکردن و فراوانبوونیان زیاترە بەو کەسانێک کە خاڵی بەهێزی خۆیان ناناسن و کاری لەسەر ناکەن. جا ئێستا تۆ ڕەنگە بپرسی ئەی باشە من وەکو ئەندازیارێک، وەکو گرافیک دیزاینەرێک، وەکو چێشلێنەرێک، وەکو هەر بوارێکی تری پیشەیی کە ئەمەیە براندی کەسی خۆم گەشە پێ بدەم، چۆن خاڵی بەهێزی خۆم بناسم؟ ئەم پرسیارێکی زۆر بەجێیە. بە شێوازێکی زۆر ئاسان و سادە و ساکار ئەڵێن یەکەم بگەڕێرەوە بۆ قۆناغەکانی پێشووی ژیانت، بزانە لە چ بوارێکدا بە کەمترین وزە گەورەترین دەرەنجامت هەبووە بەراورد بە خەڵکی تر. دووەم لە هاوڕێ کەسە نزیکەکانت بپرسە ئایا هەر بەڕاستی من لە چیدا باشم؟ ئایا هەر بەڕاستی خاڵی بەهێزی من چییە؟ دڵنیا دەکەمەوە کە وەڵامانێک ئەبیستیت کە ئەبنە کەنز و ئەبنە کۆگایەکی گەورە بۆ تۆ بۆ ئەوەی کەوا سەرمایە گوزاری بکەی لەسەر براندی کەسی خۆت. توانای قسەکردن لە بەردەم کامێرە، توانای قسەکردن لەسەر ستێج، توانای نووسینێکی باش، توانای شیکاریکردنی کێشەکان، توانای لیدەرشیپ و قیادە و بەڕێوەبردننی تیمێکی دیاریکراو. ئەمانە نمونەی چەند خاڵێکی بەهێزن کە ڕەنگە لە تۆدا هەبن، بەڵام لەبەر ئەوەی نەدناسیون نەتزانیون نەتوانیوە سەرمایە گوزاریان تیا بکەیت. بۆیە ئەگەرەتەوەی براندی کەسی خۆت باشتر و بەهێزتر بیتە پێشەوە، خاڵی بەهێزی خۆت بناسە و سەرمایە گوزاریان لەسەر بکە، لەبەر ئەوەی یارمەتیت ئەدا لە کێبڕکەی تۆ لە بازاڕی کاردا خێراییەکی زیاتر بەراورد بە خەڵکی ئاسایی وەربگری کە خاڵی بەهێزی خۆی نەناسیوە. لە کۆمنتی ئەم ڤیدیۆشە پێمان بڵێتکەوە خاڵی بەهێزی تۆ چییە و بۆشمان ڕوون بکەرەوە کە چۆن بۆ دەرکەوت یاخود زانیت ئەوە خاڵێکی بەهێزە لە تۆدا.